خاوەنشکۆ ئاریۆس لەگەڵ هاوڕەکانی. خاوەنشکۆ فەرموو. 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 ئەم نێعمەتە خودایە کە بە ئێمە دراوە ئێوان ها؟ ئەوان تەنیا نین. 6 کەس لە یارانی هێشتا لە ئەشکەوتن. یانی دۆستانی ئێوە ئێستا خەوەرن؟ ئەوانەی زیندوو بوونەتەوە؟ بەڵێ هەموویان خەبەر بوونەتەوە، بەڵام ئەمە ناممکنە. هیچ شتێک لە بەرامبەر هێزی خودداوە نەگونجاو نییە جەنابی هەرەکلیوس، مەگەر بۆ ئەوانەی ئینکار دەکەن. گۆڕانی دڵۆپی خوێن بە جەنابی هەرەکلیوس نەگونجاوترە یا خەریکی دوور و درێژ بڕواکردن بە کامیان دژوارترە؟ جنابی هەرەکلیوس چ بۆ؟ ئەی بۆ بێدەنگی بۆ قسە ناکەی؟ درود بۆ خاوەنشکۆکان. جەنابی مەکسیمیلیان، دەکرێت جارێکی تر ناوی دۆستەکانتان بڵێنەوە؟ یێڤانیس، سۆدینانوس، دیناسیوس، تلمیخا، مارتینوس و ئەنتۆنیوسی شوە. بەڵێ بەڵێ. سەیری بکەن، لێرەدا بنووسراوە نێوی دۆستەکانی جەنابی ماکسیمیلیانۆس. سەیرە، بەڵام ئەمە چۆن دەکرێت؟ چۆن ئەم هەموو ساڵە بەبێ خۆراک زیندوو ماون؟ چۆن لە ماوەیە و 300 ساڵەدا لەشی ئەوان لەسەر بەردەکان نەڕزاوە؟ من هەواڵێکم نییە، ئەو کەسەی کارەکان لە دەستیدایە باشتر دەزانێ. ڕەنگە ئەوان مردوو بێتن و خوددا تەرمەکانیانی پاراستووە و پاشان دووبارە وەکو ئەوزەیری نەبی ئەوانی زیندوو کردوتەوە. بە جێگەی ئەم چەشنە قسە و باسانە خەڵک ئاگادارکەن تا ئەم موعجزە ئاشکرایە ببینن. ئەوە موعجزەیەکە کە بە زۆرێک لە دەردونگیەکان سەبارەت بە مەعاد کۆتایی دێنێ. ئەگەر بڕیار بووایە خەڵک لە بەرامبەر مۆجزەکاندا سەریاندا بنواندبا، هیچ کەس دژی پێغەمبەران کافر نەدەبوو. قسەی ئێوە سەبارەت بە دوژمنان ڕاست و دروستە، بەڵام ڕاستیقی نەخوازانیش کەم نەی. ئێوە خەبەرتان نییە کە منکرانی مەعاد چۆن بێشەرمی دەکەن وە چەندە بە بەڵگەکانی بێبناغا مؤمنینی خوددا پەرست دەخەنە تەنگانە و مەترسێوە. هەبوونی ئێوە زاری قسە پوچبێژان دەبەستێ. باشتر نییە دۆستەکانی ئێوەیش بێنە ناو شار تا تەواوی خەڵک بیبینن کە یارانی ئەشکەوت هەموو زیندوو بوونەتەوە؟ بۆچی ئەو پاکانە بێنە ئێرە؟ پێڵن خەڵک خۆیان بڕۆنە ئەشکەوت و بە ئاشکرای ببینن کە خوددا چۆن مردوەکانی زیندوو کردوێتەوە. پێڵن دوایی بەسەرهاتی ئەشکەوتی سامناک بە چاوی خۆیان ببینن. دارچیان بڵێن خەڵک ئاگادارکەن ئێمە بەیانی دەچینە ئەشکەوت. باشتر نییە کە پێکێک ڕەوانەی ڕوون بکەین و پاپ لەم ڕووداوە ئاگادار بکەین؟ بۆچی نە؟ پێویستە. ئێوە دەبێ ئەم کارە جێبەجێ بکەین. بەسەرچاو. ئەگەر خاوەنشکۆتەوە دۆزیزم بدەن، من دەبێ ئەم شەو بگەڕێمەوە بۆ ئەشکەوت. بۆچی؟ دۆستەکانم برسیانە و هەم نیگەرانی حاڵی منیشە. تازە
ئەوان لەم شتانە کاتوتە پێش ئاگادار نین و ئەگەر حەشیمەتی زۆری خەڵکی ئەم شارە ببینن ڕەنگە بترسن و هەڵێن هەڵێن بۆچی هەڵێن مەگەر لە خەڵک دەترسن وا دیارە لەبیرتان چوێتەوە ئێمە واین لە حاڵی هەڵاتندا هەڵاتن لە دەستی سەربازانی هادریان و دیۆکلێتیانوس ئەگەر پێویستە تا چەند سوال بخەینە تەکتان سپاس دەکەین من و ماریش لەگەڵ ئەوان دەچین ئەمشۆ خەو لە چاوانی خەڵکی فیلادلفیا نامێنێ ئێوە وەڕێکەون ئێمەش سحینێ بەیانی زوو دەینە چێوی ئانجلۆس خوداتان لەگەڵ سپاست دەکەم خاوەن شکۆر بڕی ئەی خەڵکینە بزان و ئاگادار بن شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆس زیندوو بوونەتەوە شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆس زیندوو بوونەتەوە شەهیدانی ئەشکەوتی ڕەقیم زیندوو بوونەتەوە ئەی خەڵکینە ئاگادار بن شەهیدان زیندوو بوونەتەوە شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆس زیندوو بوونەتەوە جەنابی تێودۆس بەیانی زوو دەچنە ئەشکەوت هەر کەسێ دەیەوێ لەگەڵیان بڕوات بەری بەیان ئامادەی ڕۆیشتن بێت شەهیدان زیندوو بوونەتەوە شەهیدانی ئەشکەوتی ڕەقیم زیندوو بوونەتەوە جەنابی تێودۆس بەیانی زوو دەچنە ئەشکەوت خدا بکات شتێکیان لێ نەقەوما بێ ئەگەر بیانگرن بێگومان بەردەبارانیان دەکەن ئەگەر لە خوداوەند بۆ ئەواندا خۆزی خێر بکەین بە سەلامەت دەگەڕێنەوە من کە برسیەتیم لەبیر چووەوە پریا نەڕۆیشبان نازانم ڕۆژی پێشووی چەندە خەوتوین کە تەنانەت خەویشمان لێ ناکەوێت باسی ئەوم بۆ بکەن باسی دایکم هێلێن ئەو بەڕاستی نمونەی پاکی بوو ئەو کاتە لە قسەکانی تێ نەدەگەیشت بەڵام ئێستا تێدەگەن ئەو خەونی دەدی کە من زیندوو بوومەتەوە ئەو تۆشی لە خەونی دادی بوو لە چی بیر دەکەیتەوە بابا؟ لەمەکە بەڕاستی من کێم دروستە کە من نەمردوو بەڵام کەسانی سەردەمی من هەمویان مردوون من هاتوومەتە زەمانێکە هی ئەوێ نیم کلێن خێزانی بە وەفا و بارمەگەن مردوو کوڕی بچۆکەم یارکمی 250 ساڵەمەوە بەرمرد تەواوی دۆستان و دژمنان مردوون هادریانوس دیۆکلێتیانوس جولیوس چەندە سادە و ڕەحات چوون بە ئاسانی خەوێ سات و کار بە چەهێز و تواناییەکەوە چووەتە پێش و لە هەموو نیگەرانی و ناڕەحەتی ئەوینەکان و ڕەقۆخین دۆستیەکان و دژمنیەکان پەشکەنجەکان و بەندیخانەکان ئەو هەموو لەشکر و سپا و کۆشکەکان و ئەو هەموو خوداگەری جۆر بە جۆر چەندە گاڵتەیە هەموو کۆڵیان داوە تەنیا شتێک کە دەبینم لە ناو چۆن و فرۆتان هەموو شتێک شکاوی یەک هێز و یەک کەسە هیچ کەس توانای نەیاری و خۆڕاگری نییە ئەگەرە تەواوی و کەسانە کە تەپڵی شەڕ لەگەڵ خوددایان لێدەدا وە خوتبەی خوددایان بنێوی خۆیان لە خوێندەوە لە درێژەی زەماندا سیرکەی
چ گەوجگەلێکی نەفام و کەسانێکی بێچارە بوون کە بە تەواوی سەرهەڵدان و نەیاریکردنیان تەنیا بەهێزی خوددا لەناو چوون بەڵام بۆ خۆشم نەمبزانم وامانە شت لێ بوو کە ئێمە ئاواتی دیتن نازانم ئێوە ئاواتی دیتنی چ شتێکتان هەبووە ئێمە لە خودای خۆمان داوامان کردبوو کە تێشکانی هێزە پوچەڵەکان لە بەرامبەری هێزی بێسەواڵی خۆی نیشانمان بدات چەندە جوان نیشان بە یەک خەڵ بەیانیەوە ئێوە هێشتا تاوی نەنووسون من تازە لە خەوەستاوم ڕۆڵە تازە هەستاوم عیبەکانی تەمەنی درێژ ئەمەیە کە مرۆڤ شاهدی مردنی ئازیزانی خۆی دەبێ لە پێشدا من خۆمم بۆ مەرگ ئامادە کرد بوو بەڵام نەمدەزانی کە تۆ دەست دەخەیە بەر دەزانم کە درەنگ هاتوو بەڵام تاوانی من نەبووە من بە فەرمانی ئەو کە خاوەنی هەموو شتێکە تەنیا شەوێ درەنگ هاتم شەوەیە کە 300 ساڵی خایاند ئەلبەت بۆ خوددا ڕۆژ و مانگ و ساڵ و 100 ساڵ و 1000 ساڵ تەوفیری نییە 300 ساڵیش بۆ ئەو شەوێ بوو هەروواکە بە ئیزنی ئەو بۆ منیش بوو بە شەوێ شەوێکە دیواری زەمانی بۆ ئێوە تێکشکاند لە خەو کە هەستام هەموو شتێک گۆڕرا بوو جگە لە ئەو ماری بە تەواوی وەکو تۆیە هەز بەوە دەکەم کە تۆش وەکو من تەمەنی درێژت پەیدا کردووە تا شایدی ئەم هەموو ئاڵوگۆڕیە بینی لەبیرتە هێلێ سەردەمێ بردنی ناوی خودای تاقانە قەدەغە بوو بەڵام ئێستا بردنی نێوی خوداکانی ڕوون قەدەغەیە ئەو کات قەشەکانی ئێمە لە چ ڕەنج و دژواریەکدا دەژیان و ئەوانیش لە چه ئاسایش و خۆشی لە چاکەکانی تەمەنی درێژیش ئەمەیە کە ئێوە شایەتی سەرکەوتنی چاکەکان و شکانی خراپەکان بوو ئێستا کە سەردەمێکی دوور و درێژترم دیوە باشکرا دەبینم کە وادەکانی خودایی چۆن جێبەجێ دەبێ جەنابێ ماکسیمێلیان دۆستەکانتان نیگەرانی ئێوەن دەزانم بەڵام بەجێهێشتنی هەرێمیش زۆر دەژوارە نازانم بەبێ ئەو ئێرکمی چۆن درێژە بە ژیارم بدەم بێگومان لوتفی خوددا دیسانیش بۆ ئێوە دەبێت
چی بۆ کەمێتی و سەربازەکان هاوشکۆ سەربازەکان وەرن لەوێ وشاد چێو گەمارو نەدراوە بەختەوەرانە هەرو چەند سەربازان دەتوانین لە ڕێگەیەکی دیکە دەرباز بین. ئەی جەنابی ماکسیمیلیان لەکوێیە؟ لەوەیە خەریکە دێتە سەر دێ بۆچیوانێ نەگرتووە. جەنابی ماکسیمیلیان چی ڕووی داوە؟ ئێوە سەلامەتن؟ نیگەران مەبن هیچ نەکۆمەوە. سەربازەکان سەربازەکان ئەو بەدواتانەوە لە خۆمانن نیگەران مەبن. دەی یەکێ لەوێ بێتە یارمەتیمان. ئەمن دەڕۆم. خاوەشکۆ یانی چی نەکا لە وەک داوێک کەڵکیان وەرگرت پێ ڕەنگە لە خۆمان بن. چەندە نیگەرانی ئەوە بووم خاوەشکۆ. منیش نیگەرانی ئەوە بووم. خاوەشکۆ چی ڕوویدا بوو؟ بۆچی درەنگت کرد؟ شتی زۆر ڕووی داوە. سەبرکەن تا بگەینێ دۆستەکانمان یارمەتی بدە. هاتنە سەر بۆ جەنابی ئاریۆس دژوار. ئای بەسەر چاو ڕێکەون. ڕاوەستن ڕاوەستن تاوی ڕاوەستن با پشوی بدەم. دەزانم پرسیاری زۆرتان هەیە بۆ منیش وەڵامگەلی زۆر دوور و درێژم بۆەوە هەیە. بەڵام و سەربازان لە بناری چیەوە کە خەریکی چین چ دەکەن؟ دۆستانی ئێمە بۆ دیتنی ئێمە هاتوون. دۆستانی مە؟ بەڵێ دۆستانی ئێوە دۆستانی زۆرتان هەیە کە لەوان بێخەبەرن. سەلام خاتوو هێلێن ئێوە لێرە چ دەکەن؟ ئێوە جاخەکی هاتنە ڕیزی هەڵاتوان؟ خاتو هێلێن چەندە جوان بوونەتەوە. وا دیارە لە دوێنەوە بە جێگای خەم و خەفەت لەگەڵ خۆشی شادی هاونشین بوو. وەرمە بگەورە ئەمە ئیدی هەنگاوی ئاخرە لێی دانیشە. لەم تەمەنەدا سەرکەوتن لەم چێوە بەڕاستی ورە و هێزێکی زۆری دەبێ. درود بۆ ئێوە ئازیزان، درود بۆ ئێوە پیاوانی خوددا، درود بۆ ئێوە پیاوانی خوددا. درودی خوددا لێوە بێت. مەبەست لە پیاوانی خوددا ئێمەین؟ بەڵێ ئێوان پیاوانی خوددا کە خۆشتان نازانن. خاتو هێلێن چ دڵە جەنابی ماکسیمیلیان؟ ئەو چاک دەزانێت کە دەڵێ چی. ئێوە لە خۆتان بێخەبەرن. بۆچی بە ڕەمز و ئیشارە قسە دەکەن؟ مەسەلە چییە؟ بڕۆینە ژوورێتە بۆتانی بگەڕمەوە. لە پێشدا دەبێت کەمی خۆراک بخۆین. ئەنتۆنیوس تۆ ژوەرە ژوورێ. دەی ئێوە هەر لێرە دانیشن. باشتر کە ئێمە تاوێک تەنیا بین.
ماکسیمیلیان چۆن ئەم مەسەلە بە ئاگاداریەوان دەگەیەنێ؟ نازانم. بڕواپێکردنی یەکجار دژوارە. چۆن دەبێ ینی تەواوی ئەمانە دروستە؟ چی بڵێ؟ دێرە ڕەخیمە ئەو گوندە لە پێشدا ئاوەدام یەکێک لە ئەسحابەکان خەڵکی هێرێ مەگەر شیوا دەبێ ئێوەیان بەگەوت زانیوە ئەمە معجزەی خدایە کە زاری کەسانێکی وەکو تۆ دەبەسێ هێشتا خۆیمە شتێکمان نەدیوە بێڵن ئەوان ببینین پاشان وا هاوڵات بکەن ئەگەر ڕاست بێت من سەری تۆ دەشکێنم دەبینی خەریکین لە شێوەی ئەنجلس نزیک دەبینەوە خاوەن شکۆ خەڵکی ئاوایەکانی دەور و بەراگادار بوون و هەمویان بەرەو ئەنجلس دێ هەر لە سبەینەوەیە کە خەڵک لە ڕێگای دوور و نزیکەوە بۆ زیارەتی ئەم بەڕواڵەت پاکانە دێنە ئێرە بۆ زیارەتکردنیەوە ئەم خەڵکە بێخڵا هەموو کارێ دەکەن کێوی ئەنجلس
من کە بڕوا ناکە تا بە چاوانی خۆم نەبینم بڕوا ناکە تۆ ناش پێ بڕاکەی چون تو پیاوی بەڵگە و بەڵگەهێنانەوەی پیاوی قانون دەبێت لە هەموو شتێکدا دڕدۆم بێت دەبینن کە خودای گەورەمان چەندە سەربەرزی کردوین مەگەر دەتوانین شکرانە بژێری ئەمە هەموو چاکە بینین ئەو لە ڕاستیدا دوعای ئێمەی قبول فەرمووە ئەو کات کە داوای ڕێنمونیمان لێکرد ئەو کاتەکە چاوترسێنی گەورەی و شکۆی زاڵمان ببووین لە هێز و دەسەڵاتی خودای خۆمان تووشی دوودڵی هاتبووین و لە خزمەتی ئەودا لەو هەموو تاریکی و نەزانی و زوڵم و زۆرە سکاڵەمان دەکرد ئەو ئێمەی ڕێنمایی کرد تاکو بگەینە ئێرە دەبێت هەواڵیان پێ بدەین هێشتا دەرفەت هەیە کۆڕەکەم لێ تێک مەدە ماکسیمیلیان قسەی زۆری بۆ وتن هەیە زۆر سەیرە یعنی خوددا تا ئەم ڕادەیە بە بەندەگەلێکی بچوو کۆکی ئێمە لوتفی هەیە کە بۆ ڕزگاری ئێمە لە نیگەرانی و دوودڵی معجزەیەکی وا گەورە بکات بەڵێ سەرسوور هێنەرە تەنیا یەک فەردە دیمەنی ڕاستەقینەی لە ئێمەدا پۆشی بوو و ئەوەش زەمان بوو خودای گەورە ئەو پەردەشی لە پێش چاومان لابرد تاکو ئێمە بەجێهێنانی وادەی هەق کە وادەی سەرکەوتنی چەوسەوانە بەرچاو ببینی کچم تۆ وا دەزانی کە خەڵک لەبەرچی دێن بۆ ئێرە بڕێکیان دێن تا دەسەڵاتی خودای خۆیان ببینن بە بڕێکیش هاتوون تا بە چاوی خۆیان زیندوو بوونەوەی چەند مرۆڤ با تا ئەو چەند مردووە ببینن و ئیمانی خۆیان بۆ ڕۆژی پەسڵان قایم کەنەوە وە ڕەنگە بتوانین ئەمەش بڵێین کە بڕێکیش دێن تا ئەگەر بتوانن ئەم معجزەی خودای یا کەمبایی بدەنە خەڵم یا بیشانەوە